Thanks to DC لەگەڵ Embassy Experiences ڕێکخراوەکی تۆڕی لاوانی پرۆفشنەڵە کە میێوانداری بۆنە کولتوریەکان دەکات. ئەم ڕێکخراوە هەفتانە لە واشنگتن میێوانداری بۆنە کولتوریەکان دەکات لە باڵوێزخانە جیاوازەکان لە واشنگتن. هەفتەی ڕابردوو ئەم ڕێکخراوە بە هاوکاری لەگەڵ باڵوێزخانەی عێراق میێوانداری بۆنەیەکی کولتوری بوون لەگەڵ بەشداربوانی باڵوێزی عێراق. So I wanted to create an organization in the society. گەرەکم بۆ ڕێکخراوێکدا بمەزێنم وەک کۆمەڵگەیە کە هەموو ئەم لاوە پرۆفێشنەڵانە پێکەوە کۆ بکاتەوە و باشترین ڕێگەش بۆ ئەم مەبەستە سوودوەرگرتنە لە واشنگتن. We've been doing this. ئێمە لە ساڵی 1992ەوە ئەم کارە دەکەین و هاوپێچکردنی عێراقیش بۆ ئەم تێکەڵەیە کارێکی زۆر سەرنجڕاکێش بوو. ژیان لە دەرەوەی بازنەی CNN لە نێو سەرجەم ئەو وڵاتانەدا هەیە و ئێمە دەمانەوێت کەلتوری عێراق و ڕێگەیەک بۆ بەشداربووان بۆ سەر و سەوداکردن لەگەڵ باڵوێزی عێراق پیشانی خەڵکانی بدەین. زۆربەی بەشداربووان لاوانی پرۆفشنەڵی ئەمریکی بوون کە پەرۆشی دیداری باڵوێزی عێراق بوون و هەروهاش گوێبیستی ڕەوشی هەنووکەی ئەو وڵاتە بوون. لەسەر فەیسبوک ئاگاداری باڵوێزخانەی عێراقم و ئەوەم بینی کە ئەوان ئیمڕۆ ئەم بۆنە کەلتوریان هەیە جا من بەخۆم وت ئەمە بۆ من دەرفەتێکی چاکە لەگەڵ خەڵکانی دیکەی ناسنامەی جیاواز پەیوەندی ببەستم و چاوم بە باڵیۆزی عێراق بکەوێت. لوقمان فەیلی باڵوێزی عێراق لە پاشان بەخێرهاتنی میێوانەکانی کرد. بەخێر بێن بۆ باڵوێزخانەکەمان، بەخێر بێن بۆ عێراق. سپاس بۆ هاتنتان. سپاسی گرێک دەکەم کە ئەو دەرفەتەی بە ئێمەدا ئەو خەڵکانە ببینین کە زۆر حەزیانە و ئارەزوو دەکەن تێبگەن و لەگەڵ عێراق پەیوەندیان هەبێ. هەروەگەوە دەزانن وڵاتی ئێمە لەبەر گەلێک هۆ لە نێو هەواڵەکاندا بووە کە جاری وایە هەواڵی باش و جاری وایە هی خراپە بووە. بەڵام ئەوەی گرینگاوەیە کە وڵاتەکە بە قۆناغێکی گواستنەوەدا تێدەپەڕێت. وەڵامی یەکێک لە ئامادەبووان بۆ وتەکانی باڵوێزی عێراق بەڕاستی پێخۆشحاڵ بووم بە گوێگرتن لە قسەکانی باڵیۆز کە جەختی کردە سەر ئەوەی چۆنێتی لەشکری ئەمریکا عێراقیان بەجێهێشت و چۆن بۆشاییان بە دوای خۆیاندا بەجێهێشت. زۆر سەرنجڕاکێش بوو بۆ چوونی ئەومان گوێ لێ بوو. و هەروهاش ئامادەبووان چێژیان بینی لە خواردنی عێراقی. من زۆر حەزم لە گوشتی مەڕە، من حەزم لە هەموو جوورە خواردنێکە بوو 3 کاتژمێر ئۆتۆمبیلم لێ خوڕی بۆ ئەوەی بگەمە ئێرە. من زۆر خۆشحاڵ بووم بەوەی خواردنی عێراقیم خوارد. ئەمە چوارەمین بۆنەیە لەم جۆرەیە کە باڵوێزخانەی عێراق میێوانداری بکات. خەڵکەکان دڵنیا بوون لەوەی کە ئامادەی بۆنەیەکی تر بەشدار دەبن. سەما دزەیی، دەنجی ئەمریکا.